وەڵە جەلال هەڵبەتە هاوڵاتیانی هەڵەبجە زۆر نیگەرانن و زۆر بێزارن لەو ئاژەڵە بەرەڵانی کە لە ناو شاردا هەن بە شەو و بە ڕۆژ هاوڵاتیانی هەن بێزار کردووە تەنانەت خودی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەش نیگەرانە لەوەی کە ئەو ئاژەڵە بەرەڵانەی لە ناو شاردا بەرەڵاکرێن دار و درەختەکانی ناوشار لە جەزرە وەسەطیەکان پارکەکان لە ناوە بن بۆ قسەکردنی زیاتر کە ئێستا سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە هەڵمەتێکی دەست پێ کردو بۆ دەست بە سەراگرتنی ئاژەڵی بەرەڵا کاکسەی حەکیم سەرۆکی شارەوانی بە وەکالەت کاکسەی ئەم هەڵمەتە چۆنینەیە چۆن ماڵەکان دەست بەسەرەکەن ئیجرا چیە لەگەڵ خاوەنەکانیانە؟ باڵی پێشکی بە خێراتنانەکەم دیارە دیاردەی ئاژەڵی بەرەڵا لەسەر جەم شارشارەکانی کوردستانە هەیە بەڵام ئەو دیاریە زیاتر لە هەڵەبجە زۆر بە شێوەیەکی بەرفراوان پەرەیسەندووە کوچە و کۆڵان و شەقام و جادەکان هەر هەمووی ڕۆژانە مانگای بەرەڵای تێدای و ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی تیمێکمان پێکێناوە لە بەشی زیادە ڕۆیمان لەگەڵ بەشی پۆلیسی شارەوانی بۆ ئەوەی کەوا بتوانین بەپێی توانە بەپێی ئەو ئیمکاناتێک کە لە بەدەستمانە دەست بگین بەسەر ئەو وڵاخە بەرەڵانی کە لایەن هەوڵاتیانە بەڵاکراوە دەست بەسەراگرتووە ئاژەڵەکان کەستان غرامە کردووە؟ بەڵێ ڕۆژانە ئەو ئاژەڵانە ئەگرین تا خاوەنەکەی و غەرامێکی باشیان نەکەین بەریان نادەین وەکو مەرحەلەی یەکەم. باشە دەستی وەردانی خەڵک هەیە لە بەردانی ئاژەڵەکانە ئەبیستێ و ئەوترێ کە هەنێ تەنانەت بەرپرس تەکلیفەکەن بۆی ئاژەڵەکان بەرەڵا بکەن شتی وایە لە خۆم تقریبا ماوەی 2 هەفتەی لە شارەوانی من ئێستا داوامەکەم تا ئێستا شتی وام لە 20 کەسیش تەلەفۆنی بۆ شوێ بۆ نەکردوم یعنی کە بڵێم بەرپرسێکی باڵا تەلەفۆن کا بۆی کەوا ئاژەڵی یا مانگایکی بەرەڵا بەربدەین. باشە ئێوە چۆن ئاژەڵەکان لەکوێ ئێڵنەوە دوێنێ وابزانام 6 ئاژەڵی بەرەڵاتان گرتە بوو چیان لەکەن؟ تەمەنەوە ئاژەڵانە پێشتر ئێمە شوێنێکمان بۆ دابین کرابوو لە ئەم ڕێزقامقام بەرامبەر پۆلیسی دارستان ئەو شوێنەوە بوو هەندێکم کورتیا و چارەسەرمان بۆ کرد بەڵام دیوارەکەی ڕووخا و هەندی ئاژەڵ شیتا وان بەرەڵا کران و ڕۆشنەوە بۆ لای خاوەنەکانیان بەڵام ئێستا ئێمە کێشەی شوێنمانیە ئێستا حالیان لە گەراجی شارەوانیە لە گەراجی بەشی پۆلیسی شارەوانیەوە مانگان دەست بەسەرەکەین. ئیدارەی هەڵەبجە چۆن هاوکارتانن؟ ئەوانش بە پێی توانای خۆیان هاوکاریمانەکەن و هیچ کێشەیەکیان لەگەڵمانە نییە. داواتان نەکردو کە شوێنێکتان بۆ تەرخان بکرێت لە ئیدارەی هەڵەبجە یا خۆتان تەرخانیکەن؟ داوامان کردەوە پێشتر بە جەنابتمت کە و شوێنەوە مەدیایەک بەڵام شوێنەکە زۆر ملائیم نییە لەبەرەوەی لە ڕێی پاسەوان لە ڕێی خزمەتگوزاری دوورەدەستی شارەوانیە. غرامەکان ئەگەر بۆ نمونە ئاژەڵێک دووبارە گیرایەوە ئەگەر خاوەنەکەی بناسنەوە هەڵبەتە غرامەکان دوو بەرامبەرە بێت و یا چی لێ بەسەر؟ غرامەکان دوو بەرامبەرە بەڵام تا ئێستا ئەو دیاردێ یعنی ئەوە ڕووی کە دووبارە بێتەوە ئێمەش بە پێوەی کە مانگا بێ و یعنی گەورە بێت 150,000 غرامەکەیەتی گوێرەکەش کە لە خواری مانگا 1 ساڵ و 2 ساڵوانە 100,000 غرامەکەیەتی. سپاس بۆ کاکسەی حەکیم سەرۆکی شارەوانی هەڵەبجە بە وەکالەت هەڵبەتە ئێستا تیمەکانیان گوێرەکەیشان دەست بەسەر گرتووە و تیمەکانی پۆلیسی شار لێرەن وەک باسم لێوە کرد لە سەرەتاوە هاوڵاتیان زۆر بێزار بوون لەو ئاژەڵە بەرەڵانی کە لە ناو شاردا بەرەڵاکرێن لەلایەن خاوەنەکانیانەوە.